بنای خدای مزنو دلوفان سلاوتان لبیتن بینرانی زاری کرمانزی و بیسرانمان ل رادیو ام کاتتان باش خوشحالین هاتین و خدمتتان بو پیشکشکردنی ئەڵقەیەکی تری پرۆگرامی ژینگەی وارێمە پرۆگرامی ئەمجارەمان لە نێو باخچەی بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی سۆرانە دەمانەوێت باس لە وەرزی کشتوکاڵ و ئاستەنگەکانی بەردەم جوتیاران بکەین. ئەم تەوەرە گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز ئەندازیار حەکیم عەبدوڵڵا جێگیری بەڕێوەبەری گشتی کشتوکاڵی سۆران. جەنابی ئەندازیارم کاتت باش سپاس بۆ ئەوەی کە میوانداری ئەمەت قبول کرد. سڵاو ڕێزم بەنای خودای گەورە و میهرەبان پێشکەشی بەخێر هاتنتان دەکەم. سڵاو ڕێژم بۆ بیسەران و بینەرانی زاری کرمانجی بەرنامەی ژینگەی وارێمە. بەڵێ دەمانەوێت سەرەتا پێناسەیەکی کشتوکاڵ بکەیت لە ڕوانگەی خۆتەوە. کشتوکاڵ بریتیە لە چێلگەداری و ئاژەڵداری یاخود کشتوکاڵ زەمەنێکە بەرەوە سەرخانێکی مێژووی بەرەو پێشبردننی کۆمەلگادا دەدرێت. کشتوکاڵ بریتەیە لە ڕووی ئابووری و بریتێ لە زۆربوونی داهات. بەڵێ هاتنەکایی بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵ لە ئیدارەی سۆران چ زەرورەتێکی هەبوو کە بۆ نمونە ئێمە لە ئیدارەی سۆران کە ناوچەیەکی کشتوکاڵیە؟ سەردانی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بۆ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و لە 13 فەرمانی دەرچوونی بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی سۆران لە ئیدارەی سۆران دەست دەرچوو لە مانجی هەژدەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی سۆران دەست بەکاربین. بێگومان ناوچەیەکی سۆران ناوچەیەکی کشتوکاڵیە لە 4 قەزا لە خۆ دەگە 13 ناحیە لە بواری ئاژەڵداری و لە بواری هەنگ و لە بواری باغ و ڕەز و باغات و لە هەموو بارەکانی سکتەری کشتوکاڵی دەورێکی باڵای هەیە لە زۆربوونی بەروبوومی ناوەخۆ بۆ کەینانەکایی یاخود زەرورەتی ئێستای پێویست بوو حکوومەت پێویست بووکەوە ئەو بەڕێوەبەرایەتیە لەو سنۆ دەرامدرێت بۆ ئەوەی کە ڕۆتینیاتی هاوڵاتیان بۆ نمونە ئەگەر مۆڵەتێکت پێویستبی دەبێت چەندام و دەستگایەک لە دەرەوەی پارێزگای یاخود لە دەرەوەی ئیدارەی سەر سۆران بکەیت و لە شارەکانی هەولێر بکەیت لە شار و قەزاکان بکەیت. بەڵام ئێستا خۆشبەختانە هەموو ڕێکارەکانی دەرهێنانی مۆڵەت لە سنوورەکانی ئێمان دەکرێت ئەمەش ئەرچی هاوڵاتیانی کەم دەکات بۆیە بە زۆرت نازانی کەەوە ئەم ئینانەکای خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکات. بەڵێ پێشەوەی بینە سەر پرسیارە گشتیەکان سەبارەت بە گرفتەکانی کشتوکاڵ لەو ناوچەیە هەفتەی ڕابردوو بڕیاروا بوو بڕوانامە بەسەر ئەو دەرچوانی بەشی کشتوکاڵ لە زانکۆ پەیمانگەکان دابەش بکرێت. وا دیارە لێرە هەلیکار ڕەخساوە بۆ ئەم قوتابیانە دەمانەوێت بزانین ژمارە قوتابیەکان چەندە وە بیرۆکەی لە چیەوە سەرگرتووە. وەکو ئەرکێکی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕەخساندنی دەرفەتی هەڵیکار بۆ زیاتر دەرچوانی پەیمانگا و کۆلیژ ئەندازیاری و کشتوکاڵەکان و ڤێتەرینەکان خۆشبەختانە وەزارەتی کشتوکاڵ و حکوومەتی کشتوکاڵ و حکوومەت هەرێمی کوردستان چەند ڕێسا و ڕێنما و یاسایەکی دەرکرد کە ڕەخسانی هەڵیکار بۆ دەرچوانە. ئێمە لە مانجی هەشتی ساڵی 22 بانگەوازێکمان بڵاو کردو بۆ ئەو دەرچوانەی کە دانە مەزران بە شێوە هەمیشەیی و هەڵی کاریان بۆ ببوو دۆزینەوە. خۆشبەختانە لە نزیکەی 170 دەرچووی پەیمانگا و کۆلیژی ڤێتەرنەری و کشتوکاڵی بە پەیمانگا و بە سەردانیان کردین و فۆرمان پێکەش بە ئێمە کرد. خۆشبەختانە ئێمە لە ساڵی 2023 لە مانجی 2 کۆمەڵێک دەوراتمان بۆ کردنەوە. یەک لە بابەتەکان دەبێت دەورەتەکان ببین و نمرێکی شایستش بین بۆ ئەوی بتوانین هەڵی کاریان پێ بدەین. تەمەن ئەوانە کە ئێمە گرێبەستێکی هەمیشەییان گرێبەستیشان نەدەکەین تەنها ئەو ئەندازیار و یاخود ئەو دەرچوانە دەگرێتەوە کە دانە مەزراون لە سلکی حکوومەت واتە گرێبەستیان دەکەین و سەرپەرشتی پرۆژەکانیان پێ دەکەن. ژمارەیان 110 بوو داخلی 5 خۆڵمانکردن هەڵ خوڕێک 7 ڕۆژی خەیان ئینشاءڵڵا لەو هەفتەیە و گەردەرفەتە بوویان هەفتەی دادێ پاوەکانیان شەهادەکان بڕوانامەکانیان پێشکەش دەکەین لە جەوێکی شایستە و بۆ ئەوی بتوانین کە لە ئایندا بە شێوەیەکی گرێبەست دایان بزرین لەسەر ئەو پرۆژانێک کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانن کەواتە پرۆژە کشتوکاڵەکان لەوانە پرۆژەکانی سامانی ئاژەڵی دەگرێتەوە
پرۆژەکانی پەلەوەەر دەگرێتەوە پرۆژەی ماسی دەگرێتەوە پرۆژەی دوکانات و یاخۆ دوکانانی کە قەرقەری کیمیایی دەفرۆژن و هەروەها ئەو کارگانێکەوە لە سنوورەکەمان کارگەی قوتومان بن یان کارگەی تریتر بن. بەڵێ تا چەند گرنگە لە زانکۆی سۆران بەشێک لە تایبەت بە گشت و کال بگرێتەوە؟ بێگومان وەکو گوتمان ناوچێکی سۆران هەم لە ڕۆی خاک و لە ڕۆی ئاو ناوچێکی پێنکە و خاکەکەی زۆر بەپیتە و ناوچێکی هەم لە ڕۆی سامانی ئاژەڵداری و هەم لە ڕۆی سامانی چێلگەی دەوڵەمەدا بۆیە پێویستە کەوا زانکۆیەکی کشت و کاڵی یاخود پەیمانگایشی کشت و کاڵی لە سنوورەکە بکرێتەوە بۆ ئەوەی زیاتر ڕۆڵەکانمان یاخود نەوەکانی ئەوە کەوا نەو پاش حەزیان لە کۆڵژی کشت و کاڵی حەزیان پەیمانگای کشت و کاڵە لە هەولێر و لە شارەکانی تری کوردستانن بەرکو لە شاری خۆیان پەرەبەخینی خۆیان بدەن و خزمەتی زیاتری سنوورەکەی خۆیان بکەن. بەڵێ ئێستا وەرزی کشت و کالە لە ئیدارەی سۆران چەند زۆر کشت و کال ئەچێندرێتن؟ لە پلانی ساڵانەی ئێمە چەند زۆرە کشت و کالێکەوە لەوانە پێیان دەڵێ کشت و کاڵە زستانیەکان و کشت و کاڵە هاوینەکان. کشت و کاڵە زستانەکان زیاتر خۆی دەمێتەوە لە گەرم و جۆ و میسک و نۆک و لەگەر بابەتەکانی تری سەوزەی ئەوانەیەکەوە سەڵک و توور و بابەتەکانی تر و کشت و کاڵی هاوینەشکەوە ئێستا وەرزی چاندنیتی کە زیاتر لە خیار و تەماتە و ئەو بەروبوومانێک کە لە هاوین دەچێنن بامی و خیارە و تەماتی و بانجانە و شووتی و برنجە تەمەەن ساڵان ئێمە پلانمان هەیە هەر بەشێکە خود لە هەر بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی ناوچەکە خۆمان پلانەی ساڵانیان لێداوا دەکەین بڕی ئەو بەرهەمەی کە دەچینن کە بەشی ناوە خۆمان دەکات یاخود سلێ زیاد هەیە لە سنوورمان ئەوەی ڕەوانەی دەرەوەی ئیدارەی سەربەخۆ سۆرانی بکەین. تا چەند ئێوە هاوکارن لەگەڵ جوتیاران بۆ دابینکردن پەین و پێدانی تۆیە؟ بێگومان ئەو شەڕی داعشەی نەگریسێ بەسەرماندا لە 2004ەوە زۆربەی لە پلانەکانی مێگۆڕی پلانەکانی مە هەندێک پلانی درێژخایمان هەبوو کە 5 ساڵ زیاتری دەخانن دەمانتانی زیاتر سوود و کەلێک بە براجوتیارەکانمان بگەینین بەڵام لەبەر ئەو قەرانەیە کە تاکو ئێستاش بەدەستەوە دەناڵێنین ئیتیجای ئێمە ئیتیجاکە ئێستا زیاتر ڕێنمایی کشت و کاڵیە بۆیە زیاتر ئێستا پەرە بە وەرهێنان دەدەین زیاتر ئەوەی هانی جوتیاران دەدەین کەەوە داهێنان و بزنس یاخود وەبەرهێنان لە بوارەکانی خۆیان بکەن ئێمە لە ڕۆی کشت و کاڵ ڕێگای چەند بانکێکەوە دەتوانین زیاتی ئەوەی کەمە فەردێکە دوو فەردە چیمیان لیترێک دەرمانیان پێ بدەین دەتوانین خزمەتیان بەوە زیاتر بکەین کەەوە هەڵمان لۆ ڕخساندون کەوا بتوان لە ڕێی بانکێکی ئیسلامی لە 15 میلیۆن تاکو 100 میلیۆن دینار بە قەرز بیان بدەین و لە ماوەی 5 ساڵ بە شێوەی قستی ماگانەوە بیدەنەوە کەواتە لێرە هەڵمان لۆ ڕخساندن و کەوا زیاتر پەرە بە کشت و کاڵ و بە پرۆژەکانیان بکەن زیاتی ئەوەی کەوا چاویان نەدەستی ئێمە بێتن لترە دابینەکرا بۆ جوتیاران پێش ئێستا تەمان ئەو بەرنامەکانی کۆن و پێشەڕی داعش بوو ئەو ئێستا ئەو بەرنمەیان لە ئالادانینە بەرە ئێستا لە ئالاماندایە وەکو تراکتۆر و پێداویستەکانی تراکتۆر لەوانە گاسن و خەرماکە و خەرماکوت و گاسنی سیئگاسن و دەڕاستە و ئێستا پێش ئەوەی ئەنگۆ بێن تەماشی لیستێکم کرد کەوا ناوی زیاتر لە 800 کەسی تێدا سنووری ئیدارە سەربەخۆنکەوە بە ئێمە بە لیستێک داوەتمانە سەر و خۆی کە لە ڕێگای هەروە بانگەوازیشمان بۆ کردوون کە لە ڕێگای کۆمپانیایەکەوە بتوانینکەوە بە شێوەی قست تراکتۆر و پێداویستە تراکتۆرەکانیان زیاتر بۆ دابین بکەین نەک تۆیەتا ئەمە ئێستا زیاتر پێویستیمان بە تراکتۆر و جۆرەکانی تراکتۆر و ئەو جیهازە سەردەمیانی کە پێشکرد خزمەت بە بواری کشت و کاڵدن لەوانە دەڕاستێ و لەوانەیە و ئامێرەکانی ئاپڕشاندنی ئەوانەی زیاتر ئێستا پێویست بن لە سوورەکەمان. بەڵێ ئەو کەسانی کە کاری جوتیاری ئەکەن وەکو ناو تۆمارەکرێن لایەوە یاخود بازێکیان پێ ئەدەن؟ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ ئەو بەرنامە هەمەنجیمان هەیە لەگەر لیژنەی ناوچە جوتیاران کە ڕێکخراوێکی نەحکومی وەکو سندیکایەک وەکو باقی سندیکاکانی تر ئەو براجوتیارێک کە دەوێت ناوی لەو سندیکا هەبی تەمان دێت ساڵانە ناسنامەیەک دەردەکاتن و بڕەپارەیەکیشی لێ وەردەگرێت حەقی ناسنامەکەی وەکو سندیکایەکی جوتیاریە بۆیە ئەمە زۆربەی کارەکانمان هەمەهانجیمان لەگەڵ لیژنەی جوتیارانی ناوچەی سۆران هەیە کەوان ئەندام ئەگەر بیانوێ بمنە ئەندام تەمان بێگومان هەموو شوکارەکانیشمان لە ڕێگا ئەو لیژنە جوتیارانەوەیە بۆیە ئەگەر هەر جوتیارێک حەزی و ئارەزووی کەوا بیتە ئەندام لەو لیژنەیە دەتوانێت داواکاری کارانی خۆ پێشکار بە لیژنەی جوتیارانی ناوچەی سۆران بکاتن کە بارەگایەکانیان لە ناو بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سۆراندایە. بەڵێ تا چەند کشت و کاڵی ئیداری سەربەخۆی سۆران بەرهەمی ناوەخۆی ساتا چەند پڕەکاتەوە؟
بەرهەموو ناوەخۆ زۆرە نەتان برم لە یەک بەرهەم بۆ نمونە ئەگەر جە و کەش و ئاو هەوا و یاخود نەخۆشیەکان دوور بن بۆکو بۆ نمونە پەلەوەرە ئێمە زیاتر لە 106 پرۆژەی پەلەوەریمانەیە کە هەمویان مۆڵەدارن دەتوانین لە ڕووی سامانی پەلەوەری لەوانە مریشک و بابەتەکانی لە خۆمان زیادە دەتوانین بینێرینە دەرەوە ئیدارەی سەربەخۆی سۆران هەروەها لە ڕۆی بەروبووم هاویەکان لەوانە تەماتە هەندێک جار و هەروها خیاریش لە ئاستی مەزیاد دەبێت ناچارین کەوە بینێرینە دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران بەڵام ئێمە لەوەیەکمان هەیە ڕۆژنامەیەکی کشتتوکاڵیمان هەیە بۆ ئەوەی کەوە هەر کاتێکەوە بەروبوومی ناوەخۆی ئێمە پێدەگات لێ ناگەڕین بەروبوومی دەرەوە داخلی هاوردە داخلی سنوورەکانی کوردستان بێتم و ئەگەر داخلی ژێت بازی دەخینە سەر بۆ نمونە ئێستا وەرزی لە لای ئێمە وەرزی خیارە بۆیە ئەم فەرمانێک دەرچۆلەیەکی 5 تاکۆیەکی 12 بپێ ئەو ڕۆژنامە کشتتوکاڵێکەوە باز یاخود هەناردەکەنی خیار لە دەرەوە بۆ ناو ئیدارەی سۆران یاخود بۆ ناو کوردستان قەدا بکرێت هەروە پێش ئێستا پێش ئەوەی بێکە لە حوارێکدا بوون کە مەسەن شفتی لەبەرەوەی شفتیەکەمان مەسەن سنووری ئێمە ئێستا پێرانە گەشتۆکو پێویست بۆیە پێ دەکرێتەوە باز نەخرێتە سەر هەندێک بەروبوومی کە لە دەرەوە دێ بۆ ئەوی شعری شفتی گران نەبێتن هەتاکوێکی شەرتاک و بەرگەمی ناوی خۆمان پێدەگاتن بەڵێ ساڵانە هەمومان دەبینین کە جوتیارانی ئیدارەی سەربەخۆی سۆران و ناوچەکانی تر گلەی ئەوەکەن کە بەرهەمەکانیان لە بازارەکان ساخ ناکرێتەوە پلان چییە بۆ ئەم ساڵەکە بتوانن کە ئەو بەرهەمانە لە بازارەکانی هەرێمی کوردستان و بشنێرنە دەرەوە وەکو پێویستێ وەکو پێم گوتیک ماوە پێش ئێستا بۆ جەنابتم باس کرد کەەوە ئەمە لە ڕۆژمێرێکمانە ڕۆژمێری کشتتوکاڵیە هەر کاتێک کە بەروبوومی ناوە خۆمان پێدەگا باز دەخینە سەر بەرەوەی بازاریان بۆ بەراجوتیارەکان بینینەوە خۆشبەختانە لە کابینەوەی حکوومەت هەرێمی کوردستان و وزارەتی کشتتوکاڵ پەرە بە چەند بابەتێک درایە کەوا بازاریان بۆ بەروبوومەکانیان بدرێتەوە لەوانەیە کە هاوڕێ دەرەوەی کراون لەوانەیە کە لە هەنار یاخودیەک لە بەروبوومەکەی تر لەوانە هەنجینە هەروها پێم وایە ئەمە لە هەندێک بەروبوومی کشتتوکاڵی گەشتینە ئاستی خۆبژێوی پێویستی بە هەناردەکردن هەیە لەوانە گەنمە کە ئێستا حکوومەتی فیدرالی عراق بە سعرێکی زۆر باش لە بەراجوتیارەکانمان وەردەگرێتەوە و هەروها پەتاتەیە پەتاتەشمان زۆر وایە و لە 5 مادە دەتانم بڵێم گەشتینە ئاستی خۆبژێوی کەوە دەتوانین لۆ دەرەوەی وڵات ڕەوانە بکەین و ئەوەی کە باست کرد کە بەروبوومێ خۆمان پێدەگا ئەمە گوتمان باز دەخینە هەر کاتێک بەروبووم بۆ نمونە تەماتە مانجی هەش پێ دەدەگات ئێمە باز دەخینە سەر بەروبوومی ئەوانەی کە هاوردە دەکرێن یاخود قەدەغەی دەکەین لێ ناگەرن داخل بەوەی بازار یاخود بەرابەر جوتیارەکان بەرهەمە خۆیان لە ڕێگای ئەو ساغ بکەنەوە ئەو یاسای ساغ بکەنەوە بەڵێ خۆشبەختانە کە ئەم ساڵبینیمان کە هەناری کوردستان گەیشتە دەرەوە یەکی لە کۆمنتەکان کە بۆ شەوەکە ڕێکلامان بۆ بەرنامەی دوو کرد یەکێک نووسی بووی هەناردەکردنی هەنار سوودی بۆ من هەیە بەڵێ بێگومان وەکو جەناب ماوەیەک پێش ئێستا چەند ساڵێک پێش لەمە بەرهەمی ناوخۆمان سانەغدا بۆ زۆر جار لە سۆشیال میدیا لە میدیەکان دەبینی جوتیارەکان بەرهەمی خۆیان فڕێ دەدا دەرفەت ئەوەی مە لێرە ئەوەیەکەوە بتانین بازار بۆ ئەو برادر جوتیارانە بدۆزینەوە یعنی بەرهەمەکانیان بۆ ساغ بکەینەوە کەمەش بێگومان شتێکی باشە بۆ ئەو جوتیارێکەوە بەروبوومیەوە ئەمەش لە پلانمادا ئێستا و لە سەرخەتین بۆ ئەوەی چەند مادەیەک لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران هەناردەی دەرەوە بکەین و لەوانە هەنارە و هەروها لەوانە ترەیە ئەگەر ئەم ساڵ لەبەرەوەی کەشوی ئەوە ئەم ساڵ وەکو ڕووی کەشناسیەوە باش نەبوو هیوادارم کەوە بەرهەمە کە ناوخۆمەکانمان بە فیڕۆ نەبووی لەبەرەوەی کەوە کاتێک کە ئەو بەروبوومانە خەریکی گوڵکردن و خەریکی ئەوە بوون گوڵکردن بوون بەفر و بارانێکی باش باری و لەسەری بۆ بەستەڵک و پێما زۆر بە زۆری گوڵەکانی وراندن ئەوەش بەرهەمەکانی کەم دێتەوە ئاماژەم بەوەی کردکەوە تانیمان بازار بۆ ئەو برا جوتیاران بزنکەوە بەرهەمەکانیان ساغ نەبێتەوە هەدەف لێرەوە هەدەفی ئەو شخصەیەکەوە گوتمان کشتتوکاڵ بری تێلەدا زیادبوونی داهات یعنی خۆ زیادبوونی داهات چلۆ تاکە کەس بێت چلۆ حکوومەت بێت بەڵێ تا چەند ساڵانە خول ئەکرێتەوە بۆ جوتیاران بۆ ئەوی کە بتوانن بە شێوەیەکی زانستی ئەنی کشتتوکاڵ بچێن خۆشبەختانە چەند ساڵێک چەند ساڵێک پێش ئێستا ئەمە ساڵانە زیاتر لە 3 خول 4 خول بۆ بەرە جوتیارەکانمان دەکردەوە بە هەردوو جنسی ئافرەت و پیاوە و دەلیلیشمان لەسەر ئەوەیەکەوە مەساڵانی پێشێستوو لە بواری هەنگ و لە بواری قەرکەری چیمیایی و لە بواری دانەوێڵە و لە بواری چاندنی تەماتە لە چەند گوندێکی ئیدارەی سەربەخۆی سۆرانمان کردەوە لەوانە تاکو
ئێستاشیان لە ڕێی ڕێکخراوەکان ئەشیاکانمان بەسەردا بەش کردوون بێگومان کردنەوەی خوڵ شتێکی زۆر باشە لەبەر ئەوەی زانیاری نوێ دەدا بە براجووتیارەکان لە بوارەکانی ئەو بوارێکە کشت و کاڵ پێویستی بە داهێنانە ڕۆژانە بەرەو پێشچوونە پێویستە ئەمەش بەردانە بڕێن لەو پێشکەوتنە و بەردەوام لەگەڵ جیهان لەسەر خەت بین بە شێوازی چاندنی بەروم و کشت و کاڵ لە نێو بەروبەتی گشتی کشت و کاڵی سۆران تا چەند کەسانی پسپۆرتتان هەیە ئەمە لە بەروبەتی کشت و کاڵی سۆران بەشێکمایەک و بەشی ڕێنمای کشت و کاڵی کە پەرە بە توانەکانی کشت و کاڵی دەدار ناوچەکە و چەند ئەندازارێکی لێ هاتووشمان هەیە کە بەڵام پێستاش پێویستیمان بە شارەزاییترە لەبەر ئەوەی سنوورەکەمان سروشی فراوانە گوتمان چار قەزا و سێزدە ناحیە لە خۆ دەگرێتن ڕوبەرێکی زۆری فراوان کشت و کاڵ و پانتایەکی زۆری کشت و کاڵیە ئێمە هەمووی نزیکەی دە فەرمانبەری کشت و کاڵیە خۆ دەم هەندی زەڕاعیمان هەیە ئەندازیاری کشت و کاڵی بۆ پێویستین بە زیاتر لە 50 ئەندازیاری کشت و کاڵی تاکو بتوانین ئەو کەڵەکەم و کوریانە ئەو کەڵێنانە پڕ بکەینەوە و هەروە خزمەت بە ناوچەکانی بە براجووتیارەکانی ناوچەکەمان بکەین بەڵێ ئەگەر باس لە شێوازی ئاودان بکەین تا چەند ئاودان بە قەترە وا دەکە کە ئاو کەمتر سەرف بکرێتە یەک لە چاشەکانی ئاودانی بە قەترە ئەوەیەکەوە ڕێژەی ئاوەکان کەم دەبێتەوە ساڵانە چەند ساڵێک پێشێستا لە ناوچەکان هەندێک کێشەی کەم ئاویمان هەبوو یەک لە هۆکارانێکەوە دەکاکەوە تەرکیز لەسەر ئاودانی بە نوقتە بکەین یا تەنقید بکەین شێوازی ئاودانی بە نوقتەیە لەبەر ئەوەی یەکەم جار کولفەتی کەمی دەوێت کولفێکی دەوێت بەڵام ساڵەکانی 2 3 و 4 کلفەکان کەم دەبێتەوە لەبەر ئەوەی یەک چاچەکانی ئەو نیزامەیە ئاوەکەت بە هەدەر نادا ڕێژێکی کەم ئاوە دەوێت ڕێژەی بژارێکی زۆر کەم لە ناو شینایەکان و کەسیشی ناوێت تەنها یەک شخصی دەوێت بۆ ئاودێرەکە چەند کۆفرێکەیە دەکەیتەوە بەڵام ئەگەر ئەوە وەرزەکانی تر کە لە ڕێگەی جۆگە ئاومادەدا دەبێت جوتیا براجووتیارەکە هەر سبێنێت تاکو ئێوەران و بەد ئاوی کردبایە بەڵام ئێستا زۆر ئاسانە و حتا دەتوانیش بە ڕێگای مۆبایلەوە ئێستا سەردەمی پێشکەوتنە بتوانیت ئەو کۆنتۆ لە ماڵەوە شینایەکان یا باغەکان هەر شتێکت هەبی ئاو بدەیتن کەوە کە کار ئاسانێکی باسی بۆ ئێمە کردووە هەم لە ڕۆی خەزنکردنی ئاو و هەم لە ڕۆی مادی کەوا براجووتیارەکان پارێکی کەمتر سەرفە دەکات هەم لە ڕۆی مادیبوونیش دەستەیش ئیدارەی سۆران تا چەند پێویستی بەوە هەیە کە کارگە لێ بکرێتەوە بۆ نمونە کارگێتەوە تەماتەیە دۆشاوە کارگەکان زۆر پێویستن ئێمە لە پلانی وەبەرهێنان پێویستە پەرە بە وەبەرهێنانی کشت و کاڵی بدەین ئەوە خۆشبەختانە 18 پرۆژەمان پێشکەش بە دەستەی وەبەرهێنانی ئیدارەی سۆران کردووە کێک لەوانەیە کارگەکان بەڵام لە ڕووی کارگەی ئەمن وەکو وەڕئی شخصی خۆم کارگەی تەماتە ئەوەندە پێمانێ لە زوریاتەکان لەبەر ئەوی ناوچێ کارگەیکی نزیکمان لێ هەیە کارگەی حەریرە هەر لەسەر ئەو مەبەستش کارگەر حەری دروست کراوە لەبەر ئەوەی کە ئۆتۆماتە لە حەریر هەمومان دەزانی نابێت شێوە ناڕوێتن تەنها ناوچی کوێستانەکانی ئێمە دەبێت لەوە دەتوانانی بیر لە کارگەی تر بکەین بە مەسەڵەن کارگەی وەرگرتنەوەی شیر لە براجووتیارەکانمان کارگەی دروستکردنی شەربەت هەموو جۆرەکانی میوە مێوەیەکی زۆر لە سنوورەکانمان هەیە لە حاجی ئۆمەرانەوە تا دەگەیتن مێرگە سۆر و سیدەکانەوە حتا خەلیفانەوە دەتوانین بیر لە کارگەی دۆشاوی ترێ بکەینەوە دەتوانین بیر لە کارگەی دروستکردنی شیرنەمەنیەکان پەنیر و ماست و بەرهەمەکانی ترکەین لەبەرەوەی وەکو گوتمن ناوچەیەکی زەراعین هەم لە ڕووی کێڕەداری و هەم لە ڕووی ئاژەڵداری بڵێ بەهۆی نەمانی کات دەمەوێ دوا پرسیار بکەم ڕێنمایی و ئامۆژگاریتان چییە بۆ جوتیاران هیوادارم ئەم ساڵێکی پڕ لەخۆشی بە براجووتیارەکانی ساڵی داهاتی کۆکردنەوەی داهات بیت و هەر برادێک هەر جوتیارێک پێویستی بە هاوکارێک و ڕێنمایەکەمە لە بەڕێوەبەراتی کشت و کاڵی سۆران ئامادەین هەموو هاوکاریچین هیوای تەمەند درێژ و ساڵێکی پڕ بەخۆشی بەرەکەتیان دەخوازم بەڵێ دووبارە سوپاس جەناب دەکەین بۆی کاتی خۆت بێمە بەخشی زۆر سوپاس سلااوڕێزم بۆ بەرنامەی ژینگەی وارێمە و سلااوڕێژم بۆ دەستگای زاری کرمانجی زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ بینەران و بیسەرانی زاری کرمانجی بەم ئەندازە هاتینە کۆتای ئەڵقەی ئەمجاری پرۆگرامی ژینگەی وارێمە تاکو پرۆگرامێکی تر بەخوای گەورە دەتان سپێرین.